عەلیە تووقان ئەو ژنەی ئەموان خۆشیان دەویست. شاژن عەلیە لە 25 کانونی یەکەمی ساڵی 1948 لە قاهیرە لەدایک بووە لە خێزانێک کە بەڕەچەڵەک فەڵەستینی بوون. باوکی بەها ئەددین تووقانە کە باڵیۆزی ئەردەن بووە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. عەلیە لە قوتابخانەی ئینگلیزی دەستی بە خوێندن کردووە بەهۆی ئەوەی باوکی کەسایەتیەکی سیاسی بووە. ناچار بووە کە چەندین جار کۆچ بکەن بۆ چەندین وڵاتی جیاواز وەک تورکیا و ئیتالیا و فەڕەنسا و ئینگلتەرا. لە زانکۆی لیۆڵای ئیتاڵی بەڕوانامەی لە بواری زانستە سیاسیەکان بەدەستهێناوە. پاشان لە کۆلێژی هانتەر لە نیویۆرک ماستەر لە بواری بازرگانیدا بەدەست دەهێنێت. دواتر دەگەڕێتەوە بۆ ئەردەن بۆ ئەوەی لەوێ لە بواری پەیوەندیە گەشتیەکاندا کار بکات. باوکی عەلیە خاوەنی چەندین پلە و پۆست بوو لە ئەردەن. دواتر بەهۆی کێشەیەکەوە ناچار دەبن کۆچ بکەن بۆ میسر، لەوێ داوای مافی پەنابەری سیاسی بکەن تا دواتر مەلیک حسێنی ئەردەن لەیان خۆش دەبێت و بەئەدین تووقان دەکاتە باڵیۆزی ئەردەن لە میسر کە لەو سەردەمەدا لەژێر دەسەڵاتی جەمال عەبدولناسردا بوو. لەو کاتەی باڵیۆز و خێزانەکە لە قاهیرە دەمانەوە مەلیک حسێن لە پشووەکانیدا سەردانی قاهیرەی دەکرد. لە ماڵی باڵیۆز دەمایەوە، لەوێ چاوی بە عەلیە دەکەوێت، هاوڕێتی لە نێوانیاندا دروست دەبێت. دواتر پەیوەندیەکەیان لە هاوڕێتیەوە دەگۆڕێت بۆ خۆشەویستی. لە ساڵی 1972 ئەو سەرگیری دەکەن، بەو شێوەیەش دەبێتە شاژنی ئەردەن. عەلیە نەک تەنها لەلایەن مەلیک بەڵکو لەلایەن گەلی ئەردەنیش خۆشەویست بوو، چونکە عەلیە زۆر گرنگی دەدا بە دروستکردنی پەرتووکخانەکان، هەمیشە داکۆکی لە مافی ژنان دەکرد. هەروەها بە دڵە نەرمونیانەکەی ناسرا بوو، ئەوەش بە تەواوەتی لە هەڵگرتنەوەی شازادە عەبیر ڕەنگ دەداتەوە. چیرۆکی شازادە عەبیر بەو شێوەیەیە کاتێک تەمەنی 6 مانگ دەبێت فڕۆکەیەک دەکەوێت بەسەر ماڵەکەیاندا، دایکی دەمرێت. عەبیر لەگەڵ باوکیدا ڕزگاری دەبێت، بەڵام دواتر باوکی وازی لێ دەهێنێت. ئەویش داوا دەکات شاژن بڕیار بدات ئەو منداڵە هەڵبگرێتەوە و بیکاتە کچی خۆی. دواتریش دوو منداڵی تری دەبێت بە ناوەکانی هایا و عەلی. شاژن عەلیە لە ساڵی 1970 کۆچی دوایی دەکات. لە دوای ئەوەی فڕۆکەکەی تێک دەشکێت، هەموو ئەوانەشی کە لەگەڵی دابوون گیان لەدەست دەدەن. لەبارەی ڕووداوەکەشەوە هەندێک دەڵێن کە بەمەبەست بووە، هەندێکیش دەڵێن تەنها ڕووداوێک بووە. لە دوای مردنی ناوی فڕۆکەخانەی نێودەوڵەتی عەمان دەگۆڕێت بۆ فڕۆکەخانەی عەلیایی نێودەوڵەتی.